بەڵای وە ڕۆژی ڕەشی وە قەت ڕووی نەکردو نەدیەوە بە تەمەنی من و بە تەمەنی باوکشم شیوای نەدیوە. ئەو دوانە خوشکوبرا بوونەوە لە ماڵەوە کۆچی دوایان کردبوو تەمەەن ماوەیەکی زۆریش مابوونەوە لە ماڵەوە دەوری 12 ڕۆژ کە هێنایان ناشمان یعنی بەڕاستی شتێکی زۆر ناخۆش بوو. هیچ بنەماڵەیەک نابێت قوربانی کۆڕۆنا نەدا و هیچ خێزانێکیش نابێت کەسێکی تیا تووشی کۆڕۆنا نەبێت. مکەبەرەی سیارەکانیان هاوارەیانەکە کە خەڵک دوکانەکانیان دابخن و چنە ماڵەوە. کان لە ماڵ بێنە دەرێ ئەم کۆرۆنا لە گۆڕێ بەخوار لەنگە بیشەوی لە ژوورێ کەوتم تم ناچمە دەرەوە ئاخیری گرتم دەوری 21 ڕۆژی کەوتم ئەلێرە بەرەدە گوت بڕاوەتەوە حت ئاگام لە خۆنم دکتۆرم لە چوومە چەند ئەم هینان هەلاکردن بە شەریقە و دەرزوشتیوە بەخوا 21 شەوەکەی هەر کەوتم والله خوا ڕحمی پێ کرد لەوە دوا وردەوردەوردەوە دەچایەواز بوومەوە چاومەوە. ئەمەە ملاحەزەوینی خۆی یەکرد دای مەرخەمی منی بووە ئەیوت تۆ نەخۆشیت تۆ بیگریت چا ناویتەوە هەتا کە لە دوای 15 ڕۆژ ئەتر دایکم گرتی دایکم 3 ڕۆژ لە خەسخانەی ئاسا بوو ئەمری خوای کرد دوای 15 ڕۆژ ماڵی ئێمە بە کاملی گرتیان هەر هەمومان نەخۆش بووین ئەم ئەیوو مەیەن بەلای منە باوکتان چم بەلای باوکتانە منی چم لێ نایە ئتر ئەم کەوت بورایەوە کە بورایەوە کەف لە دەمی هاو ئەو کوڕی برام فەسی ئۆکسسیجینی بۆ کرد تەلەفۆنی کرد بۆ دکتۆرێک وتی داوەڵای ئیسا ئەمبلاسێک گەنێرم ئەبێ داخڵ بێ کە بە ئەمبلاسەکە قسییانە سەر نەقالە و بردیان هەر ڕۆژمایەوە دایکم لە یەکی حوتە ئەمری خوای کرد ئەم بیزەبت یەکی هەشت هەر ڕۆژمایەوە لە خەسخانە دایکم 3 ڕۆژمایەوە ئەم ئەمری خوای کرد شەو ڕۆژە بە منیان نەوت بوو تەمعان بۆ ڕۆژی دوایی بێ سەعات 4 بێن بینێژن هەموو خزمەکان کۆبوونەوە هاتن سەیرم کرد یەک کەس نییە لە عایلی براکانمە لە عایلی بڵێن ماڵی ڕزگاری خوشکم هەمووی لە ژوورەکە کۆبوونەوە وتم ئەی چ لای ئامینە یعنی ماڵەوە پیاوەڵا بەداخەوە ئەمری خوای کرد. ئێمە وەکو پارێزگای سلێمانی یەکەم شوێن بووین کە کەرەنتینەمان دروست کرد بۆ کەسانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە گەڕانەوە و تووشی ینی ڕخنەیەکی زۆری ڕاگەاندنیش بووینەوە و ئێمە یەکەم بەڕێوەبەرایەتی بووین لەسەر ئاستی عێراق کە داوای لۆکداونمان کرد لە کاتی کۆڕۆنایە و لە ناو هەرێمی کوردستانیش ئێمە یەکەم پارێزگا بووین یا یەکەم بەڕێوەبەرایەتی بووین کە تاقیگەی دەستنیشانکردنی کۆڕۆناماندانە بەداخەوە کۆڕۆنا زیانێکی زۆر گەورەی هەم مرۆیی هەم مادیشی لێداین من ئەو کاتە خۆم ڕامگەیان وتم کۆڕۆنا هیچ ماڵێک هیچ بنەماڵەیەک نابێت قوربانی کۆڕۆنا نەدا و هیچ خێزانێکیش نابێت کەسێکی تیا تووشی کۆڕۆنا نەبێت بەداخەوە بوو کۆڕۆناکە بەو شێوەیە بڵاو بووە. یەکەم جار لە جەنابی مامۆستا ڕەشید بوو خۆی گەورە لێی خۆش بێ ئەوە یەکەم نەخۆش بوو کە چوین لە خەسخانەی ئەوەی لای سەچنار وەرماگرت لەوێ تیمەکە ئەمە کاتە تیمەکەمان ئەندامەکانی کەم بوون سەرەتا بوو
لەوێ چوینە ژوورەوانەیە کە مامۆسا وەفاتی کردبوو ئەو کیسەی کە دروستمان کردبوو کیسەیەکی تایبەت بوو یەکەم جار خۆمان لەسەر ئەرکی چەند خێرخوازێک دروستەکرا ئەو تیمەی کە تایبەت کراوەتی مەرگری شارستانی کە ئەجری تایبەتیان لەبەرابوو ئسعافەکە دێنراسە قەبران نوێژمان لەسەرەکردن بە جەماعەت دوایان دەماهێنا لەسەر قەبرەکە دەماناش بۆ شێوازی ئیسلامی کە چۆن شەرعی داواکە و لەوێش دوای تەواوبوونەکەشی مەجموعەیە دوعامان بۆ دەکرد کەوکو تەڵقینێک چۆن تەڵقینەکرێ مەجموعەیە دوعامان بۆ دەکرد و ماڵ ئاوایی کۆتاییمان لێ دەکرد. یەکەم کۆچکردوو کە ناشتمان مامۆستا مەدارڕەشی بوو و ئاخر دانش کە ناشتومە کوڕێکی بیانی بوو مەسیحی بوو من 200 دانێ ڕێک بەدەستی خۆم کە قبرم بۆ حازر کردوون ڕۆژانە بەیانیان زوو ئەهاتمە ئێرە بە حەفارەکە دا تا 15 قبرم حازرە کرد شەویش قبرەکەمە هێنا گۆڕیچی بۆ دروست دەکرد بۆ بەیانی ئامادە بێ دائما دا تا 15 قبرم حازر بووە ئەو جەنازانیان لە خەسخانەی شۆڕشۆیان لە هەست خەسخانەیەکی کەەوە کەوانی کۆرۆنا تایبەت بوون بە کۆرۆنا ئێمە ئامادە بووین بۆ ناشنەکەی بەرامبەر بەخوای تەبارەکەوتەعالا زۆر مرتاحم لەبەر ئەوەی 200 دانەمان ناشت هەر 200 دانەکە نوێژی مردووشمان لەسەر کرد و وەکو کەسکاری خۆشمان بەڕێمان کردن لەو کاتەیە. ڕاستی و نەخۆشیە کۆمەڵی یادگاری خۆش و ناخۆشی یادگاری ناخۆشەکانی نەخۆشی کۆرۆنا کۆمەڵی خەڵکی جوانی بردەوە یەکێک لە قانجازەکانی کۆرۆنا ئیسراحەتکردنی وەرگرتنی نەفەسێک بوو لەلایەن ژینگەوە بەڕاستی ماوەیەکی زۆر لە جیهانە سەیرەکەی کارگە زەبەلاحەکانی جیهان داخراوەوە بۆ ئەم شارەش کاکە ئێستا تۆ سەیرەکەی لەم جادەی مەولەویە قەرەباڵغەیەکی زۆر هەیە بەس ئەو سەردەمایە کە ڕێگای سیارە و هاتوێ خەڵق قەدعکرا هەم جادەش بۆ خۆی ئیسراحەتی کرد ژینگەی سلێمانی ئیسراحەتی کرد. بەقەدەر مردنی ئەم دوانە دایکم وە خێزانم متەسیر بووم بەچی کوڕێکم هەبوو 8 ساڵ دوای 6 مانگیش دوای 8 مانگیش کە ئەچۆ ناو مناڵانەوە ڕایانەکرد دەریانەکرد یان و ئێوە کورۆنات ئەموو بە قوربان بڕۆ ناو مناڵەکە دیاریکە بۆ ناچیت ئەوی باوکە دەرمەکەن ئەڵێ ئێوە کورۆناتانە هاتەوە نازی چی نەبوو داچی نەمابوو باز تاسیری ئەوەم قەت لە دڵم دەرناچێت لە دوای ساڵێک لە دوای 6 مانگ کە ئەچوو مناڵەکان ڕایانەکرد دەریانەکرد وڵای ئێوە کورۆناتانە زۆر بێتاقەتیەکردمەوە باوەشم پیاکرد ماچمە کرد پارەمەیە ئەم بوو شوێنانمە گەڕان بەڵام هیچ هەر سەری کەس بوو چکە نازی نەبوو. من ئێوارە وەختە بوو دنیا خەریب و تاریکە بوو و تاریکیش بوو برایەکمان ناشت کچەکەی هاواری کەوتی توخوا خۆڵەکە مێنەوە بەسەریا تۆزی قسەی لەگەڵاکەم لەگەڵ باوکمە اینجا خۆڵەکەی بنەوە بەسەرە شتەکەی زۆر متەئسیر بوون ئێمە پێی زۆر بێتاقەتی کردین بەڕاستی کچەکە زۆر بە باوکەکەی وەدوتی خوا حافیزە بێ باوکە باوشێکی نمونەیی بووی بۆ ئێمە قەرزاری تۆین هەتا ڕۆژی قیامەت خوای گەورە لێت خۆش بێ خوا حافیزە بێ اینجا هێشتی گڵەکە بینەوە بەسەریا شتێکی زۆر ناخۆش ینی ئێمە تیمەکەی خۆمان 5 دایرەکە کە لێ بووین هەمووی بەڕاستی بێتاقەت بوو لەو زروفە ئەوەی کە من بەڕاستی یەکێک لەو ئافەتە بەڕێزانەوە کە خانمێکی پیر بوو وەفاتی کردبوو ڕقەمێکیاندانا و ژمارە و ژمارە زۆربەی کات داخرا بوو وەفاتی بوو لە سەراجەیە بوو ئێمە نەمانزانین بینێژی یان نێنێژی چونکە کە سوکاری کەس نەبوو دواتر لە ڕێ ئەوەی کە هەوڵ درابی دۆزینەوانێ دوای ماوەیەکی زۆر چەند ڕۆژە جا دۆزیمانەوە دوایە سێدەکەی نەڵە وەڵام من ئیشەکەم نەهاتی نەپرس و دایکی ماوەیان نەماوە لە خەسەخانەیە کە دایناوە لەوێتە بەجێ هێشتون کەس نەوە بێ بەلایەوە نەژنی نەخۆی نە منداڵێکی ئەوانان ئەوەندە کۆڵم بێ هەز بوون بەرامبەری ئەو من زۆر دڵی تەزاندم بەڕاستی یانی دایکێک کە چەند ساڵ منداڵێکی خۆی بەخێوەکە لە کاتی ناڕەحەتی و لە کاتی شەوەکانی خۆی لە خۆی گرتووە ئەم مناڵی پێگەاندووە سا منداڵە لە ڕۆژێکە کەیتم ئەم بەرەو زایەبوونە ڕوا ئەوەندە ئامادە نەمی دایکی خۆچی بەلایەوە هیچ جەبە پرسیزانی ماوی یان نەماوی جارێک کۆبنەوەی ئەنجومەنی باڵای کۆڕۆنامانە بوو لە پارێزگای سلێمانی
بیرم لێ دەموو جارێکە چووینەوێ جەنابی پارێزگاری سلێمانی خۆی ئیفتتاحی کۆبوونەوەکەیە کرد و با دکتۆر سەباح زانیاری نوێمان باتێ لەسەر بابەتەکە ئێتر دوای ئەوە قسەیان لێ پرسییم و ئەحواڵ و چی هەیە و چینە لەگەڵ هەموو بەڕێوەبەرە گشتیەکان و هەموو لایەنە ئەمنیەکان ئەو جارەیان ڕۆشتم باسی ئامارێکم کردوتم لە سلێمانی ئەوەندە خەڵک تووژە بێ ئەوەندە خەڵک ئەمرێ ژمارەکە زۆر بوو بیرمێت کۆبوونەوەکە زۆر بە خێرایی کۆتایی هات یعنی کەس قسەی نەکردووە دوایی کە تەواو بووین کەس خۆ حافیزی لێ نەکردم هەر هەمویان بەجێیان هێشتم بەتەنیا ڕۆشنە دەرەوە هەر هەمووی بۆ ماڵەوە ڕایکرد یعنی ئەوە دوای ئەوە بوو کە کەرنتینەی 24 کاتژمێریەکەمان ڕاگەیان جارێکی تریان لەسەر کەرنتینە یەکێک لە دۆستەکانی خۆم تەلەفۆنی بۆ کردم وتی دکتۆر خزمێکم لە ئێران هاتوۆتەوە لە کەرنتینەی ئەوەی سەناریا بوو وتی من دڵنیام لەوەی کە ئەم کەسە چووەتە تاران لە ئۆتۆمبیل دابەزیوە چووەتە ئوتێل لە ئوتێل گەڕاوەتەوە هاتوۆتەوە بۆ سلێمانی کەسی نەبینیوە دڵنیا بە تووشی کۆڕۆنا نەبووە وتی لەبەرەوە ئەمەوێت یارمەتی بی لە کەرنتینە بێتە دەرەوە 15 ڕۆژەکە بچێتەوە ماڵێکوان ئێوە نشتن باشە بەسەر چاو بەڵام بەمەرجێک ئەم نیۆڕۆی لە ماڵی ئێوە نان بخوا بابێتە ماڵی ئێوە تۆ ناڵێ توشدا بووە ئێمە کێشەمانی ئەینێرینەوە بۆ مەرجەوتی نەوخوابانێتەوە خۆی لەوێت بۆڵی نەکرداتەوە لەبەرەوە شتی زۆر خۆش و شتی زۆر ناخۆشی تیا بوو بەڕاستی هیوادارم جارێکی کە مرۆڤایەتی تووشی و کارەساتە نەبێتەوە کارەساتێکی زۆر سەخت و ناخۆش بوو ڕۆژانی زۆر ناخۆشمان لەگەڵاوە ڕێ کرد.